لە 30 ساڵی ڕابردوودا هیچ کەسێک لە کۆلینای ئیتاڵی باشتر نەبووە بۆ بەڕێوەبردننی یاریەبێزەکان. هەرکاتێکیش هەر بڕیارێکی دابێت هیچ ئەستێرێک نەیتوانیوە دژی بوەستێتەوە. لەباری ئاساییدا هەمیشە ئەستێرەکانی تۆپی پێ زوومی کامێراکانیان بەلای خۆیاندا ڕاکێشاوە و کەسی یەکەم بوون لە ڕووی ناوبانگەوە. بەڵام کاتێک کۆلینا دەردەکەوت کەس لەو گەورەتر و بەناوبانگتر نەبوو، چ لە ناوەوەی یاریگا و چ لە دەرەوەش. کۆلینا لە سەر کەسایەتێ بێزەکەی لە ناو یاریگا دەڵێت سەرکەوتن ئەوەیە کە یاریزانەکان لێت ڕازی بن، پێویستە ئەوان متمانیان پێو بێ و ڕێزت بگرن. کۆلینا پێی وایە ئەگەر یاریزانی تۆپی پێ ناوبژوانی بە دوژمنی خۆی زانی ئەوە شکستی هێناوە. ئەو دەڵێت کە یاریزانی تۆپی پێ دەبێت ئەوە بزانێت کە ناوبژوان بۆ ئەوە کراوە هاوکاری بکات تا یاریێکی باشتر ئەنجام بدات. کۆلینا گرنگترین یاری لە مێژوودا کە سەرپەرشتی کردبێ یاریەکەی مانچستر یونایتد و بایرن میونشن بوو لە ساڵی 1999دا کاتێک بایرن تا خولەکی 9 لە پێش بوو، بەڵام مانچستر یونایتد لە 2-30 چرکەدا توانیان 2 گۆڵ بکەن و برنەوە بەدەستبێن و نازناوی چامپیۆنز لیگیش مسۆگەر بکەن. کۆلینا لەبارەی ئەو یاریەوە دەڵێت بڕوام نەکرد چی ڕوویدا. بایرن بە درێژایی یاریەکە باشتر یاری کرد، بەڵام لە 2 خولەکی کۆتاییدا مێزەکە قڵب بووەوە. لەو کاتەیە من هاوسۆزیم بۆ یاریزانەکانی بایرن دروست بوو، پێم وتن هەستنەوە، هێشتا 20 چرکەتان ماوە. کۆلینا سەرەتا یاریزانی تۆپی پێ بووە، بەڵام یاریزانێکی سەرکەوتوو نەبووە. تاو کاتەی ساڵی 1970 بە یەکجاری دەستی بەکاری ناوبژوانی کردووە. کۆلینا بەکالۆریۆسی لا زانستی ئابووریدا هەیە سەرباری ئەوەی بە باشترین ناوبژوانی مێژووی تۆپی پێدا دەنرێت. کۆلینا پێش یاریەبێزەکان حەزی لە ماکەرۆنای ئیتاڵیە و هەمیشە لە یاریەبێزەکانیشدا باکرەیەکی سپی دەکات بە فیکەکەی دەستیەوە بۆ ئەوەی شتێک هەبێت خۆی پێوە مەشغوڵ بکە و شارەکانی پێ بیر بباتەوە. ساڵی 2005 کۆلینا لە تەمەنی 45 ساڵیدا وازی هێنا و تۆپی پێ باشترین و ناودارترین ناوبژوانی لەدەستدا. سەرنجڕاکێشترین ڕوودا و کە ئەنجامی دابێ لە وەرزی 1996 بۆ 1997 بوو کاتێک گەردویانەی فوجیا و باری لە خولی پلە دوو ئیتاڵیا ڕوبەڕوویەک بوونەوە. جەنگێکی گەورە لە نێوان هاندەران و یاریزانەکان دروست بوو. بە جۆرێک کۆلینا بۆی دەرکەوت کە ئەستەمە تیپەکان سەر بگۆڕن پاش پشووی نێوان تایمەکان. ئەوەش لەبەرەوەی هەردوو گۆڵچەکان دەبوون بە قوربانی دار و بەردی هاندەران. هەر بۆیە بۆ یەکەم جار لە مێژووی تۆپی پێ ناوبژوانێک دژی یاساکانی فوتبۆڵ وەستایەوە و 90 خولەک هەردوو تیب لە شوێنی خۆیان یاریان کرد. ئەوەش بۆ ئەوەی گیانی یاریزانەکان پارێزراو بێت و نەکەوێتە ژێر هەڕەشەی هاندەرانی بەرامبەرەوە.